بناوی خۆی گەورە و میهرەبان بە خێراتنتانەکەم زۆر سپاستانەکەم بۆ ئامادەبوونتان. بەڕێزان، وەکو لای هەمومان ئاشکرایە ڕۆژی 2/12/2024 لە مۆڵە کۆبووینەوە هەندێک ئەرکمان جێبەجێ کرد کە یەکەمیان ئەوە بوو سوێنمان خوارد، سوێنی یاساییمان خوارد. دوایەوە دەرگای خۆپاڵاوتنمان کردەوە بۆ ئەو کەسانەی کە خوازیارن خۆیان بپاڵێون بۆ پۆستەکانی سەرۆکایەتی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان، پۆستی سەرۆکی پەرلەمان و پۆستی جێگرەکەی و پۆستی سکرتێر. لەبەرەوەی کە ڕێژەی یاسایی تەواو نەبوو، ناچار بووین کە پشوو وەرگرین. پشۆکەشمان هەتا ئەم کاتە بەردەوام بووە. ئێستا بانگەشەمان کرد بۆ ئەوەی کە بەڕێستان ئامادە بن بەشک و هەموو سەرۆکی هەموو پەرلەمانتارەکانی خولی شەشەم ئامادە بن بۆی پرۆسەکەمان تەواو بکەین کە پرۆسەی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتیە، کە کارێکی زۆر گرنگە بۆ دروستکردنی هەیکەلی پەرلەمان، دوا بە دوای ئەوەش دروستکردنی لیژنەکان بۆی هەرکەس ئەرکی خۆی ببینێ و خەڵکی هەرێمی کوردستان لەم قەیرانانەی کە کەڵەکە بووە ڕزگار کات. خۆتان نەزانن کە هەرێمی کوردستان لە کۆمەڵی قەیرانایە، پەرلەمان 2 ساڵە پەکی کەوتووە، پەرلەمان نییە، لە بۆشایی یاساییین. دۆخی خەڵک زۆر خراپە لە هەموو بوارێکەوە، لە بواری ئابوووریەوە، لە کێشەی موچە هەیە، کێشەی خزمەتگوزاری هەیە. هەتا ئێستا سێ مانگ تێپەڕ بوو بەسەر هەڵبژاردنە، هیچ گۆڕانکاری ڕووی نەدا. ئێمەش سوێنمان خواردووە، سوێنی یاساییمان خواردووە کە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان پارێزین. ئەبێ ئێمە لە ئاستی ئەو سوێندەیە بین. سوێن خواردن و دانیشتن لە ماڵەوە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان ناکە. لەبەرەوە داواکارم لە هەموو ئەندامانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە ئامادە بن بۆی ئەرکەکانمان تەواو بکەین و هەیکەلی پەرلەمان دروست بێ و لیژنەکان دروست بن بۆی هەرکەس ئەرکی خۆی ببینێ. ئێستاش لەم دانیشتنا تەنها 26 کەس ئامادە بووە. بۆ 26 کەسە ڕێژەی یاسایی تەواو نابێ. لەبەرەوە پشوویەک وەرەگرین و جارێک کە داوا لە ئەندامانی پەرلەمانی خولی شەشەمەکەین کە ئەگەر لە پەرلەمان بن ئێمە چاوەڕێیانەکەین بەشک و ئامادە بن. سپاستانەکەم. بەڕێزان، وا دیارە لە ئێوە زیاتر لە ئێوەی بەڕێز زیاتر کەسی تر ئامادە نابێ. من وەکو خۆم لەبەرەوەی ئەرکێکی مێژوویی و یاسایی و نیشتیمانی لەسەر شانمە، ناچارم زوو بانگەشەی ئەندامان بکەم بۆی ئامادە بن بۆی ئەرکی خۆیان جێبەجێکەن. من لەبەر ئەو ئەرکانە هەڵوێستی خۆمە بێ، پشۆکەمان بەردەوامە بێ هەتا بزانین ئینشەڵڵا چۆن حەلە بێ. هەتایە.